سڵاوتان لێبێ من زریان ڕەحمان مەمڕۆ هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێکەم. ئەمڕۆ ڕۆژی جیهانی گەنجانە بە پەیداتەکانی نەتەوە یەکگرتوەکان 1 ملیار و 200 ملیۆن گەنج لە جیهاندا هەیە و نزیکەی 13 بێکارن. ڕۆژی پێنجشەممە فێستیڤاڵی هەنجیر لە تەقتەق بەڕێواچێت بەڕێوبەری کشتتوکاڵی تەقتەق ئەڵێت ڕۆژانە 40 بۆ 50 تۆن هەنجیر لە قەزاکا بەرهەمەهێنرێت. بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابەزی 100 دۆلار لە 141,000 دینار نزیک بووتەوە وتەبێژی بازاڕی ئاڵگۆڕی دراوی سلێمانیەڵێت دابەزینەکە ئاساییە. حکوومەتی ئێران لابردنی 4 سفری لەسەر دراوی وڵاتەکە پەسەند کرد بە پێی پلان لە 5 ساڵدا چاپە کۆنەکان بە تەواوەتی لە بازاڕان نامێن و کار بە چاپی نوێ دەکرێت. وەگوتمەم ڕۆژی جیهانی گەنجانە لە هەڵەبجەش لە زانکۆی هەڵەبجە دوای 6 مانگ لە ڕاهێنان کۆتایی با خولێکی کارسازی گەنجان هات کە ژمارەیە گەنج ڕاهێنانیان پێکراوە کە چۆن بتوانن پرۆژەی بازرگانی بچووک بنیاد بنێن. حکوومەتی هۆڵندا دەست پێشخەری پرۆژەکە بووە بەڵێنەیات کە بەردەوام بێت لە پشگیری گەنجان بۆ پەروەردەکردنیان بەرەو ئابوووریەکی سربەخۆ. شەرمین فەرج یەکێک لە بەشداربووانی خولی پەرەپێدانی تواناکان توانی بە بیرۆکەی دروستکردنی کارگەی بەرهەمێنانی خەڵوز لەگەڵ گروپەکەیدا پلەی یەکەم لە نێوان 4 پرۆژەی بازرگانی گەنجانی هەڵەبجا بەدەست بهێنێت. پرۆژەکە ئێمە گرینکۆڵە خەڵوزی سەوزە خۆی ئەم پرۆژەیە لە 5 پرۆژە پێکات بەڵام باشترینمان هەڵبژاردووە چونکە ئەوەی ئێمە لە هەڵەبجەیە هیچ پرۆژەیەکی بەرهەمێنانی خەڵوزمانیە بە فەرمیلۆ لە کوردستانیشە و لە هەمان شێوەیە خەڵوزێکمانیە بێ دووکەڵ بێت بێ بۆن بێت. ئێمە وەکو گروپی یەکەم دوای زیاتر لە 6 مانگ ڕاهێنان ژمارەیە گەنج لە زانکۆی هەڵەبجا کۆتایی بە خولێک دێنن کە ڕاهێندان چۆن بتوانن کاریگەریان لەسەر بەرەو پێشبردننی ئابووری هەرێمی کوردستان هەبێت. پرۆژەی بازرگانی تایبەت بە خۆیان دوای کۆتاییاتنی خوێندنی زانکۆیان بنیاد بنێن. بینیتان کۆمەڵی خوێندکار پرۆژەی زۆر جوان و ناوازیان هەبوو بۆ خزمەتکردنی هەڵەبجان بۆ خزمەتکردنی کوردستان و بۆ خزمەتکردنی تاچی کوردستان و عێراق کەواتە ئەمە ئێمە بیر لەوە بکەین و لە داهاتوو توانین گەنجەکانمان استفادەیان لێ بکەین ببنە خاوەنکاری خۆیان بە بڕێکی کەم وایان لێ بکەین بزنسی بچووکی خۆیان دابمەزرێنن چیدی پشت بەوە نەبەسن دامەزراندن بێ یاخود دانامەزرێن یاخود پشت بە کەرتی تایبەت بەسن بەڵکو خۆیان نەتوان ببنە خاوەنی کار و خەڵکیش بخەنە سەر کار لەگەڵ خۆیان. پرۆگرامی بەیەکەوە بۆ بنیادنانی شارەکەم دەست پێشخەری شانشینی هۆڵندایە و لەلایەن کۆمپانیای ویدۆ جێبەجێ دەکرێت. حکوومەتی هۆڵندا بەڵێن دەدات بەردەوام بێت لە پشگیری گەنجانی هەڵەبجا. The Co-Create My City program is a student competition in which we aim بێگومان پرۆژەی بەیەکەوە شارەکەمان بنیاد دەنینەوە پرۆژەیەکە هانی خوێندکاران دەدات بە دوای پرۆژەی نوێدا بگەڕێن بۆ چارەسەری گرفتەکان و ئێمە هانیان دەدەین بۆ ئەوەی لە کۆتاییدا کێبڕکێ بکەن لەسەر باشترین بیرۆکەکان بۆ پەرەپێدانی بازرگانی کە ئەمە دەبێتە هۆی دابینکردنی کار و پەرەپێدانی ئابووری. هۆڵندا بەردەوام دەبێت لەسەر پاڵپشتیان پرۆژانە. to work on their business ideas. لە ڕێگای ئەم پرۆژەوە گەنجانی کێشەکانی کۆمەڵگە دیاری دەکەن. چارەسەریان بۆ دەدۆزنەوە لە ڕێگای پرۆژەی کارسازیەوە بەمەش ڕۆڵیان دەبێت لە بەرەو پێشبردننی ئابووری هەرێمی کوردستان. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجا. ڕۆژی جیهانی گەنجانە ئەمەیە بە داتا باسێکی ژمارەی گەنجان بکەین لە جیهانە و باسیەوە بکەین بزانین لە جیهانە لە سەدا چەندی گەنجان بێکارن. دیارە ئەگەر هاوکارانمان یارمەتی بن داتاکانی نەتەوە یەکگرتوەکانە خەینەڕوو 12/8/1985 نەتەوە یەکگرتوەکان ئەم ڕۆژەی بە ڕۆژی گەنجان دیاری کرد. ئامانجلەی بردننی سەرنجەکان بۆ لای گەنجانە و بێکاری گەنجان و پرۆژەکانی گەنجان. ساڵی 1970 دیاری کرا بە پێی پێناسی نەتەوە یەکگرتوەکان کە گەنج لە نێوان تەمەنی 15 بۆ 24 ساڵە هەر نەتەوە یەکگرتوەکان زۆر گەنجی لە بەرچاو گرتووە لە بەرەی بێگومان سەر و 24 ساڵیش هەر ڕەنگە
بە گەنج لە قەڵم بدرێت و بناسرێت. با داتەی زیاتر وەربگرین باسی ژمارەکان بکەین. 8 ملیۆن و 248 ملیار و 240 ملیۆن کەس هەیە لە جیهانە. دانیشتوی جیهان ئەم ژمارەیە کە لەم ژمارەیە بەپێی داتاکانی نەتەوە یەکگرتووەکان 1 ملیار و 200 ملیۆنیان گەنجن، واتە ئەو تەمەنەکە بۆ باسکردن 15 بۆ 24 ساڵ 1 ملیار و 200 ملیۆن کەس لەسەر ئاستی جیهان کە 14.5 دانیشتوانی جیهان پێک ئەهێنن گەنجانی ئەو تەمەنە و پێشبینیەکرێت هەتا ساڵی 2030 ئەو ژمارەیە ساڵانە 7 گەشە بکات بە پێی دانیشتوانی سەر گۆی زەوی. با زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بە بێکاری گەنجان. 12.6 گەنجان لەسەر ئاستی هەموو جیهان بێکارن کە لە 15 ساڵە ئەم ڕێژەیە نەبووە و ئەم ڕێژەیە ئاستێکی پێوانەیە بۆ بێکاری گەنجان لە ماوەی 15 ساڵە کە ئەو ژمارەیە ئەو لە 12.6 64 ملیۆن و 900 هزار گەنج ئەگرێتەوە. دیارە ئەم تەمەنە کەنەتەوە یەکگرتوەکان باسیەکات 15 بۆ 24 ساڵ ڕێژەکەی وایە ئەگەر سەر و 24ش لە بەرچاو بگرین ژمارەی بێکارانی جیهان حتمما ڕێژەکەی لەوەی کە باسمان کرد زیاترە بێت. باسی هەرێمی کوردستان بکەین بە پێی ڕێژەکان لە هەرێمی کوردستان با من ئەم ڕوونکردنەوەی بم بۆ ئەوە زیاترن لە ڕێژە جیهانیەکان لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستان سەر و 15 ساڵ بە گەنج هەژمار ئەکرێت و ئەگەر هەڵە نەبم لە سەرژمێریەکانە لە داتاکانە هەتاوەکو 60 ساڵیش هەر تەمەنی کار و تەمەنی ئەو مرۆڤانەیە ئەو دانیشتوانە ئەگرێتەوە کە ئەبێ لە بازاڕی کارا بن و کاریان هەبێت بۆی ڕێژەکان هەندێک یان لە سەدا یەک لە سەدا دوو بەرزترە بەراورد بە ڕێژە جیهانیەکان. لە هەولێر گەنجان 14.67 دانیشتوانی هەولێر دیارە بێگومان بێکارن، لە سلێمانی 13.61 بێکارن، لە دهۆک 17.47 و لە هەڵەبجە 13.61 دانیشتوانی پارێزگاکە بێکارن. دیارە سلێمانی و هەڵەبجە ڕێژەکەیان بزە بدوەگیەکە لەبەرەوەی کە لە کۆتا سەرژمێریە هەڵەبجە و سلێمانی بەیەکەوە وەکو یەک پارێزگا حسابیان بۆ کراوە داتاکانیان لێکچوونی زۆرە. ڕەنگە پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە هەندێک جیاوازیان هەبێ لە ڕووی ژمارەی بێکارانەوە کە دواتر لە سەرژمێریەکانی دواترا بێگومان ئەمە زیاتر دەرەکەوێت. ئەمێ بچمە لای بەرهەمێکی شیرین و بەتام لە هەرێمی کوردستان، بەرهەمی هەنجیر. بە حکومیەی هەنجیر هەر لە سەرەتای مێژووەوە لەم ناوچەیە پێیا بووە و ڕواوەوە چێنراوە. هەرێمی کوردستانیش خاک و کەش و هەوایەکی زۆر لەبار و گونجاوی هەیە بۆ بەرهەمهێنانی هەنجیر. ساڵانە قەبارەیەکی باش هەنجیری شیرین لە خاکی بەپیتی کوردستان بەرهەمهێنرێت. لە هەرێم هەنجیری ئاکرێ و تەقتەق زۆر بەناوبانگە، خواستێکی زۆریشی لەسەرە. جا 15 ئەم مانگە چوارەمین فێستیڤاڵی هەنجیر لە تەقتەق بەڕێوە ئەچێت و 2 ڕۆژیش ئەخایەنێت. هەزاران ساڵە ناوچێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەریای ناوەڕاستیش هەنجیر بەرهەمەهێنن. بەڵگە شوێنەوارناسیەکان دەری ئەخەن کە هەنجیر یەکێکە لە یەکەم بەرهەمەکان کە لە مێژووی مرۆڤایەتیە بە دەستی مرۆڤ چێنراوە و ئەگەر بمانەوێ باسی بکەین دەستەمۆ کراوە بە دەستی مرۆڤ و کەڵکی لێ وەرگیراوە. سەرەتا لە باشووری سعودیا ئەچێنرا، دواتر لە سەر تاسەری وڵاتانی سەردەریای ناوەڕاست پەرەی سندووە. هەنجیر بە تازەی و بە وشکراویش خواستێکی زۆری لەسرە، بە تایبەتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەریای ناوەڕاست. لە هەموو جیهانە تورکیا لە بەرهەمهێنان و خواستیش بۆ هەنجیر پێشەنگە. زیاتر لە 120 هەنجیری جیهان لە تورکیا بەرهەم دێت و زیاتر لە نیوەی هەنجیری وشکی جیهانیش هەر بەرهەمی تورکیایە. باسی هەنجیرتان بۆکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەگوتم هەنجیر میراتێکی مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ هەموو جیهان. ئەچینە باسی هەرێمیش دواتر لەگەڵ میوانێکیش بە پوختی باسی بەرهەمی هەنجیری هەرێمی کوردستانەکەین. لە جیهانە ساڵانە 1.2 ملیۆن تۆن هەنجیر بەرهەمەهێنرێت بە دیاریکراوی ساڵی 2024 بۆ ئەم قەبارە. ساڵانە هەندێک بەرزی و نزمی بەخۆیەوە بینێت، بەڵام قەبارەکەی تقریباً 1.2 ملیۆن تۆن 1 ملیۆن و 200 هزار تۆنە.
بەرهەمی هەنجیری وشکی جیهانیش 1600 تۆنە دیارە بڕێکی زیاتری و هەنجیرە بە فرێشی ئەخورێت بێگومان هەر بە فرێشیش تامی خۆشترە و هەنجیری وشکی جیهان بەرهەمی هەنجیری وشکی جیهانیش لە سەدا 1.8 لە مای ساڵی ڕابردووە بەراورد بە ساڵی پێشووتر دابەزینی تۆمار کردووە. با زانیاری زیاتر وەربگرین هەر دەربارەی بەرهەمی هەنجیر. گەورە بەرهەمهێنەرانی هەنجیر لەسەر ئاستی جیهان وەگوتم هەنجیر بە زۆری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەو وڵاتانە بەرهەم دێت کە لەسەر دەریای ناوەڕاستن لەوانە تورکیا کە گەورەترین بەرهەمهێنەری هەنجیرە و ساڵانە 300,000 تۆن هەنجیر بەرهەمەهێنێت. میسر لە ڕیزبەندی دووەمایە 176,000 تۆن ساڵانە بەرهەمەهێنێت. جەزایر بە 128,000 تۆن لە ڕیزبەندی سێمایە. مەغریب لە ڕیزبەندی چوارەمایە 126,000 تۆن بەرهەمەهێنێت. ئێران 72,000 تۆن بەرهەمەهێنێت و سووریاش دیسانەوە با بەرهەمهێنانی 35,000 تۆن لە ڕیزبەندیەکانی جیهانایە. بۆ بەرهەمهێنانی هەنجیر هەر سووریا خۆی بەناوبانگە بۆ بەرهەمە کشت و کاڵیەکان دیارە لێرەیە بۆ هەنجیریش لا ڕیزبەندیە جیهانیەکانایە. بازانیاریەکانمان بگۆڕین بزانین چی زیاترمان لایە دەربارەی بەرهەمی هەنجیر لە جیهانە باسی بەرهەمهێنەرانمان کرد. باسیەوەکەین کە لەسەر ئاستی جیهانیشە چەند هەناردە ئەکرێ و چەندی لەلایەن وڵاتیان ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هاورداکرێ. مادام گەورە بەرهەمهێنەرم با بزانێکین گەورە هاوردەکار و هەناردەکاریش هەنیان نا ئەگەر هاوکارانم یارمەتی دەربن ئەم داتایە بگۆڕین بچینە لای زانیاری زیاتر. هەناردەی جیهانی هەنجیر 182,000 تۆنەوە تا لەو قەبارەی کە بەرهەم دێت 182,000 تۆنی لە نێوان وڵاتانە بازرگانی پێوە ئەکرێت بە قەبارەی 807 ملیۆن دۆلار کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست 110,000 تۆن هەناردە ئەکرێت وەکوتم پشکی شێر بەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتووە هەرچەندە لە ماوەی ساڵی ڕابردووە قەبارەی هەناردەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەدا 3.2 دابەزینی تۆمار کردووە. با بڕێنە لای زانیاریەکانی ترمان بزانین چی ترمان هەیە دەربارەی ئەم بەرهەمە شیرینەی هاوین. گەورە هەناردەکارانی جیهان تورکیا بێگومان لە بەرەوەی کە گەورە بەرهەمهێنەرە گەورە هەناردەکاریشە 87,000 تۆن ساڵانە هەنجیر هەناردەکە. ئەفغانستان لە ڕیزبەندی دووەمە 25,000 تۆن هەناردە ئەکات. ئێران 16,000 تۆن ساڵانە هەنارداکە لە ڕیزبەندی سێمی جیهانایە. ئیسپانیا لە ڕیزبەندی چوارەمایە بە 8,900 تۆن هەناردەی هەنجیر و نەمسا لە ڕیزبەندی پێنجەمایە کە ساڵانە 8,400 تۆن هەنجیر هەناردەکات. تێکڕای نرخی هەنجیر بە تۆن لەسەر ئاستی جیهان بەم شێوەیە وەکوتم نرخە تێکڕاییەکەی بۆ 1 تۆن 4,450 دلارە. بەڵام ئەگەر بمانەوێت بزانین چه وڵاتێک زیاترین نرخی هەیە بۆ 1 تۆن و چه وڵاتێکیش کەمترین نرخی هەیە بۆ 1 تۆن بەرزترین نرخەکە بەر هەنجیری تورکیاکرێت. دیارە کوواڵیتیەکی باشی هەیە بەرهەمەکەی کە 1 تۆنی 4,842 دلارە. کەمترین نرخیشی لێرەیە هەڵەیەک ڕوویداوە ئەمە ئاڵای ئێران یەکەمترین نرخیشی هی ئێرانە کە 1 تۆن هەنجیر لە ئێران بە 1,652 دلارە. زانیاری زیاتر لەم بارەیەوە بە باس بکەین. گەورە هاوردەکاران هندستان و ئەمریکا و چینن. هندستان 22,000 تۆن هاوردە ئەکات. ئەمریکا 21,000 تۆن و چینی 16,000 تۆن. ئەگەر باسی هاوردەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بکەین هەرچەند گەورەترین بەرهەمهێنەریشە ئەو ناوچەیە بەڵام ساڵانە 13,000 تۆن هاورداکات بە بەهای 57 ملیۆن دلار. با بچینە لای هاوردەکارانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بزانین ئەوانە کێن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرڕای ئەوەی کە خۆیان هەنجیریان هەیە هەنجیری هاورداکەن. سعودیا ساڵانە 2,900 تۆن هەنجیر هاورداکە. ئیمارات 2,200 تۆن و لەگەڵ تورکیا ئیمارات و تورکیا لە یەک ڕیزبەندیان. قەتەر 1,600 تۆن هاورداکات و عێراقیش ساڵانە 1,000 تۆن هەنجیر هاورداکە کە عێراق لە سەروی هەموویەوە هەرێمی کوردستان هەنجیرێکی زۆر بەتام و خۆشیشی هەیە بەڵام دیارە خواستی ناوخۆش زیاتر و وڵاتانی تریشان کە بەرهەمی هەنجیرەکان کواڵیتیەکی باشی هەیە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بەرهەمی هەنجیر لەسەر ئاستی جیهان بەڵام بۆ ئەم بابەتە و باس و خواستی هەنجیر لە هەرێمی کوردستان میوانمان لەگەڵە لە قەزای تەقتەقەوە ئاسۆ مستەفا قایمقامی قەزای تەقتەق بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵمانە. سڵاو لێبێ کاک ئاسۆ. باسێکی فێستیڤاڵەکەی ڕۆژی جمعەمان بۆ بکە سوودی ئابووری ئەم فێستیڤاڵە چی ئەبێت و ئامانجتان لە فێستیڤاڵەکە چییە؟ سڵاو بۆ بەڕێز شە دیارە بیستیڤاڵی هەنجیر ئەمە چوارەم بیستیڤاڵە ئێمە لە شاری تەقتەق دەیکەین. 15 بیستیڤاڵەکە دەست پێ دەکات. دیارە ئامانج لە بیستیڤاڵەکە یەک ناساندنی بەرهەمە خۆماڵەکانی شاری تەقتەقە بە کوردستان و ناوەڕاست و خواروی عێراق
هەروە ناساندنی شوێنە گەشتیارەکانی شاری تەختەقا بە تەواوی کوردستان و عێراق و هەروە مارکێتینگکردنی یاخود بە بازاڕیکردنی بەرهەمە خۆماڵیەکانی شاری تەختەقەکە لە کوشتکاڵیا پێشەنگی زۆربەی شارەکانی کوردستان و عێراقین و توانیمانە ئێمە لە بیستیڤالەکانی ڕابردوودا توانیمانەوە ئامانجە بپێکین ئەو سێ ئامانجەمانە ئێمە لەکردنی بیستیڤالە. کاگاسۆ باسیەوەت کردوتە تەقتەق دەوڵەمەندە بە بەرهەمە کشتتوکاڵیەکان باسێکی ئەو بەرهەمانەمان بۆ بکە کە کواڵیتیان باشە و لە تەقتەقیش لە قەبارەیەکی باشا بەرهەمە هێنرێ. دیارە تەختەق لەبەرەوەی زەی بچووک بە تەختەقا دێتە پەڕێتەوە بە ناو شاری تەختەقا ئەمە وای کردو بەرەمە خۆماڵەکانی تەختەق بەڕاستی هەمویان خواسی باشیان لەسرە لە هەم لە کوردستان هەم لە ناوەڕاست هەم لە خوار و عێراق دیارە ئێمە دیارترین بەرهەمەکانیان بەڕاستی هەنجیر و لۆبیایە لە کاتی ئێستاە ئێمە ساڵانە نسکەی 1000 تەن هەنجیر بەرهەم دەیەندرێت لە تەختەکە بۆ بازارەکانی کوردستان و ناوەڕاست و خوار و عێراقش دەڕوات هەروە لۆبیا کە گەیشتە نزگەی 200 تەن لە ڕۆژێکە کە دووبارە بازارەکانی کوردستانی خواستی هاوڵاتیانی بازارەکانی کوردستانی دابین کرد دوو بەرهەمی دیارترین بەرهەمەکانی شاری تەختەقن کە کوالیتیان باشە و داواکاری خواستی هاوڵاتیانی کوردستان و عێراقشی لەسرە. باشە کاک ئاسۆ لە فستیڤالەکەی ڕۆژی جمعاوەکو باسم کرد دیارە دوو ڕۆژیشە خانێ تەنها هەنجیر ئەخرێتە بەردەستی سەردانکەران و کڕیاران یاخود نابەرهەمەکانی تریش دەست دەکەوێت. دیارە ئێمە کە نامان لێ ناوە بیستیڤاڵی هەنجیر لەبەرەوەی تەختەق بە هەنجیر ناسراوە هە لە ساڵی نەوەتەکانەوە تەختەق تەنانەت هەنجیری تەختەق بە نەوتی زەر ئەو کاتە ناو دەبرا لەبەرەوەی داهاتێکی باشی بۆ دانیشتوانی تەختەق بەدەست دێنا و داهاتی خەڵکی تەختەق لەسەر هەنجیر بوو بەڕاستی و لەو کاتەیە و ئەم بەرهەمە هەتا ئێستاش تەختەقی پێناسراوە بۆ ئێمە بیستیڤالەکەمان کردە هەنجیر دەنا ئێمە هەموو ئەو بەرهەمانی کە تەختەقی پێناسراوە لە بیستیڤالە عرض دەکرێت جگە لە کاری دەستی خانمان ئێمە تەختەق خۆ دەزانی هەم شارێکی گەشتیاریە هەم شارێکی کوشتکاڵیە و هەم شارێکی نەوتیشە تەنانەت ئێمە نەوتی تەختەقمان هەیە لەو بیستیڤالە عرض دەکرێت کە سوکترین جۆری نەوتە کە لە بازارەکانی جیان ینی بە نرخی بەرزترە لە هەموو نەوتێشی تر ئێمە ئەو نموزەجی ئەو نەوتەش کە لە تەختەق بەرهەم دەیەندرێت کە لە ڕابردوودا ڕۆژانە 160,000 بەرمیل نەوتی تەختەق هاوردەی جیان کراوە بەداخەوە ئێستا بەرەمەکە دابەزیوە بۆ نسکەی 5,000 دیارە هەموو ئەو بەرهەمانی لە تەختەق بەرهەم دەیەندرێت بەڕاستی لە ڕووی کوالیتیەوە زۆر باشن وەروە ماسی کە تەختەق ئێستا شارێکە لەسەر ئاستی عێراق و کوردستان یەکەم شارە لە بەرهەمێنانی ماسی هەم لە ڕووی کوالیتەوە بەڕاستی ماسی تەختەق ناوبانگێکی باشی بۆ شارەکەش دروست کردووە کە بەڕاستی دەستی کاری خانمانمان هەیە و هەروەها هەموو ئەو بەرهەمە خۆماڵیانەی کە تەختەقی پێناسراوە لەو بیستیڤالە عرض دەکرێت هەروە سەرکێشی مەلەوانیمانەیە و پێشبڕکەی مەلەوانیشمانەیە ئەوە نمایشی بەلەمشمانەیە کە ئەوانە بەشێکن لە تەختەق بەڕاستی. کاگاسۆ باسی کشتتوکاڵ و گەشتیاری و نەوتیشت کرد لە تەختەق واتە چەند جمگەی زۆر زۆر گرنگی ئابووری لە تەختەق هەیە بەڵام ئەمێ پێمان بڵێ ڕۆڵی کشتتوکاڵ لە بژێوی هاوڵاتیانی تەختەق چەندە؟ ئێمە دەتوانین بڵێن 16 دانیشتوانی تەختەق داهاتی لەسەر کشتتوکاڵە کشتتوکاڵ بە هەموو کشتتوکاڵ و سامانی ئاژەڵ بەڕاستی ئێمە ئێستا تەختەق وەک پێم گوتی بەرهەمێکی زۆری کشتتوکاڵی هەر لە تەماتە و خەیار و لۆبیا و هەنجیر و هەموو جۆرە بەرهەمێکی لێ بەرهەم دەیەندرێت بەڵام ئێمە کە باسی لۆبیا و هەنجیرمان کرد کە ڕێژەکەی زۆرە و لە چاو شارەکەەوە بەڕاستی بەرهەمەکە زۆر زیاترە لە پێداویستی ناوخۆی کوردستانش تەنان ئێمە ئێستا ماسیمان دەڕوات بۆ بەغدا ینی گەورەترین بازاری ساکردنەوەی ماسی تەختەق شاری بەغدایە ئێستا ڕۆژانە بە 100 تەن ماسی بەرە و بەغدا دەبردێت لە بازارەکانی ئەوێ ساغ دەکرێتەوە دەنا هەموو جۆرە بەرامێک دێەوە ئەمەش وای کردووە دانیشتوانەکەی تەنانەت شتێک پشتبەستنی یەکەمیان بەڕاستی بە کاری کوشتتوکاڵیە نەوەکو بە سەرچاوەکانی تر
بژێوی ژیانی خەڵکەکەی کەوتە سەر کوشتتوکاڵ و ماسی. ئەی باشە باسی ساختکردنەوەی بەرهەمی ماسیت کرد لە بەغاکاک ئاسۆ بەرهەمە کشت و کاڵیەکان بە تایبەتی هەنجیری تەقتەق زیاترەوەتان لە پێویستی بازارەکانی هەرێمی کوردستان لەکوێی تر ساخەکرێتەوە بۆ کام پارێزگایانی عێراق ئەسڵەن ئەنێردرێ و ئەگەر ئەنێردرێ بۆ کام پارێزگایانە؟ وڵا دەنێردرێت بۆ پارێزگای کەرکک و بەغدا بە تایبەتی لەو دوو شارە بەڕاستی زۆربەی بەرهەمی هەنجی لەو دوو شارە ساغ دەکرێتەوە جگە لە سلێمانی و هەولێر زۆربەیان بۆ ناوڕاست خوار و عێراق دەڕوا. کاگاسۆ ئەم گۆڕانی کەش و هەوا ئافومەکە کاگاسۆ ئەم گۆڕانی کەش و هەوا کەمبوونەوەی ئاو قەیرانی ئاو گەرم بوون کە هەمومان بێگومان هەستی پێەکەین هیچ کاریگەری لەسەر بەرهەمی کشت و کاڵی و لەسەر ماسی دروست کردووە لە تەقتەق ئەگەر بە کورتی جوابمان بنەوە. ڵا سوپاس بخوا دیارام ساڵ تاسیرێکی بە ڕێژێکی زۆر لێ نەکردووە تاسیری کردووە بەڵام دەتوانین بڵین ڕێژەکەی زۆر نییە لەبەرەوەی وەک پێم وتی زەی بچووک بە ناوشاری تەختەقا دەڕوات کەش و ئاڵ و گۆڕی کەشوها بەڕاستی زیاتر تاسی لەسە و زەویانەیە کە لە کاری فەلاحەتیا پێی دەگوترێت پشتاوی کە بەرهەمەکانی زۆربەی پشت بە باران دەبەستێ دیارە کەمێک لەو باغ و ڕەزانە کەوتنە پشتاوی زەی بچووکەوە بۆیە تاسیرێکی وای لە شاری تەختەق نەکردووە هیوادارین خوای گەورە سەربارانی باش بارێت بۆی ئەو زەویانەش بە پیت و بەرەکەتی ببینێتەوە. ئاسۆ مستەفا قایمقامی قەزای تەقتەق زۆر سپاسکە لە بەرنامەی ئابووری کورسان نز لەگەڵمان ئامادەبە. با لە بەرهەمی هەنجیری تەقتەق دووربکەوینەوە لێرە باسێکی بەهایدراوەکان و باسی کانزاگران بەهاکانتان بۆ بکەم دیارە زێر گۆڕانکاری بەسرە هاتووە هەروەها نەوت و دیناریش بەرامبەر بە دۆلار دابەزیوە 100 دۆلار بۆ 140,700 دینار بەرز بۆتەوە دینار بەرامبەر بە دۆلار دابەزینی تۆمار کردووە ئەگەر بمەوێ باسی هۆکارەکانی ئەم دابەزینەی دینارتان بۆ بکەم چەند هۆکارێکەیە یەکەمیان بۆ نمونە ماوەی ڕابردوو دینار بەرزبوونەوەیکی باشی تۆمارکرد ڕەنگە ئەمە بە جۆرێک خۆڕاستکردنەوەی بەهایدراوە کە بێ بەرامبەر بە دۆلار و تا ئاستێک سروشتی و تەبیعی بێ بەڵام هۆکاری تریشەیە بۆ نمونە یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە ئێستا بەهۆی ئەم پرۆژە یاسای حەشتی شعبیەوە هەندێک نیگەرانی لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان دروست بووە بە تایبەتی نیگەرانی لەوەی کە ئەمریکا بیەوێ بۆەوەی کە زەخت دروست بکە سزا بخاتە سەر عێراق کە ئەوە بێگومان کاریگەری لەسەر ئابووری وڵات و لەسەر بەهایدراوەکەشی دروستەکە هۆکارێکی تریژە گەرمێ باسی بکەمەوەیە کە بازرگانان دیارە کە دراوی فەرمی دراو بە نرخی فەرمی وەرئەگرن بۆ بازرگانی هەندێکیان زیاتر لەو قەبارەیە وەرئەگرن کە پێویستیانە ئەوەی پێویستیانە بۆ کاری بازرگانی سەرفیەکەنەوەی کە پێویستیان نیە لە بازاڕەکان ئەیفرۆشنەوە هەندێکیشیان هەر بازرگانی پێوە ناکەن پسوڵەی ساختە دروست دەکەن ئەمە زانیاریەکە کە گەیشتووە و بەپێی ئەو پسوڵەیە دۆلار بە بەهای فەرمی وەرئەگرن و لە بازاڕەکان ئەیفرۆشنەوە مامەڵی پێوەکەم بەبێەوەی هیچ کارێکی بازرگانی پێوە بکەن و ئەگەر بمێ باسی دراوەکانی تر بکەم بەرامبەر بە دینار 100 پاوەند بە 185,000 دینارە 100 یۆرۆ بە 161,500 دینارە و 100 لیرەی تورکی بە 3,450 دینارە 100 دۆلاریش بەرامبەر بە تمەن باسی تمەنیشتان بۆ کەم دواتر کە گۆڕانکاری لە دراوی ئێرانە ڕۆئەیات بە 9,260,000 تمەنە و 1 ملیۆن لیرەی سووریش بە 134,500 دینار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان مامەڵی پێوەکراوە. با بچینە باسی زێڕ و نەوت بزانین زێڕ و نەوت چ گۆڕانکاریەکیان بەسەرا هاتووە. ئەمڕۆ زێر دابەزینی تۆمار کردووە 1 ئۆنسە زێر بۆ 3,355 دۆلار دابەزیوە. ئەگەر بمێ باسی دابەزینی نرخی زێرتان بۆ بکەم یەکەمیان بێگومان هەموو بەرزبوونەوەیەکی بۆ سیاسەتەکانی ترامپ لەم ساڵا گەڕایەوە زۆربەی بەرزبوونەوەکانی ئەم دابەزینە شەر بۆ ئەوە ئەگەڕێتەوە ترامپ ڕایگەیان بۆ ماوەی 90 ڕۆژ جەنگی بازرگانی لەگەڵ چین ڕائەگرێت کە ئەمە تۆزێک نیگەرانیەکانی جیهانی بازاڕەدارەیەکانی جیهانی هێور کردەوە بووە هۆی ئەوەی کە زێر دابەزین تۆمارکە هۆکارێکترەوەی دیسان ترامپ ڕایگەیاند کە ئەو باسی لە ماوەی هەفتەی ڕابردووە هەبوو بۆ ئەوەی کە بەتەمایە باجی گومرگی بخاتە سەر قاڵبی زێڕی هاوردەکراوەتی نەخێوانیە ئەو باجە ناسە پێنم و لە ئەنجاما زێر دابەزینی تۆمار کرد 1 کیلۆگرام زێر دوا بە دوای دیارەکە ئۆنسە دابەزی بە کیلۆ بە لیرەشدا ئەبەزێت بۆ 178,896 دۆلار دابەزی 1 لیرەی زێر بە 711 دۆلارە 1 مسقال زێڕی ئایارە 21یش بۆ 662,000 دینار دابەزی و زیویش بە هەمان شێوە بە 37 دۆلار و 77 سنت بوو ئەمڕۆ لە بازارەکانی جیهان. با
بچینە لای زانیاریەکانی ترمان و باسی هۆکارەکانیشی بکەین. یەک بەرمیل نەوتی خاوی برند ئەمڕۆ نەوتی خاو بەرز بووە بۆ 66 دلار و 22 سنت. ئاراستەی بازاڕی زێڕ و نەوت دوا بە دوای سیاسەتە بازرگانیەکانی ترامپ زۆر پێچەوانی یەکە کە زێڕ بەرز بێتەوە نەوت دابەزێت. یەکێ لە هۆکارە گرنگەکانی دابەزینی نەوتی برند سیاسەتەکانی ترامپە کە وەکو وتم نیگەرانی لەوەی کە جەنگە بازرگانیەکە پەرە بسەنێ ئابووری جیهان خاوبوونەوە تۆمارکە کەم بووەوە و نەوت بەرزبوونەوەی تۆمارکرد. هۆکارێکی تریژەوەیەکە ئێستا لە ینی زۆری نەماوە بۆی کە ترامپ و پوتین کۆ ببنەوە و ترامپ و توێتی کە ئەو کۆبوونەوەیە بۆ جۆرش کە پێشبینیەکرێ زۆر گرنگ نییە تەنها دانیشتێکە بۆی بزانین ئەسڵەن ئومێتەیە بۆ ڕێکەوتن یان نا دیسانە ئومێدەکانش بۆ ڕێکەوتن دوای لێدوانەکانی زیلێنسکی کاڵ بووەتەوە کە توێتی هیچ ڕێکەوتنێک بێ ئامادەبوونی ئێمە قابلی قبول نیە هیچ خاکێکی ئۆکراینیش ڕادەست ناکەین ئەمانە نەوتی بەرز کردەوە. یەک بەرمیل نەوتی خاوی تەکساسیش بۆ 64 دلار و 47 سنت بەرز بووە غازی سروشتیش بە 2 دلار و 90 سنت بوو لە ئاستی جیهانە. ئەمە کۆتا زانیاریمان بوو نەخێر کریپتۆکەرەنسیەکانیشمان هەیە بە باسێکی کریپتۆکەرەنسیەکانیش بکەین. ئەمڕۆ بتکۆین لە بازاڕەکانی جیهان بە 1939 دلار بوو. ئیسریۆم بەرزبوونەوەی باشی تۆمار کردووە بە 4401 دلار بوو. نرخی ڕیپڵ بە 3 دلار و 19 سنت و سۆلاناش بە 178 دلار مامەڵی پێوەکرا. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بەهای دراوەکان بەهای بازاڕی بەهای کریپتۆکان لە بازاڕەکانی جیهان و هەروەها کانزا بە نرخەکان نەوت و زێڕ لەسەر ئاستی جیهان. بەڵام گۆڕانکاریەکان ئەمڕۆ لە ئاستێکی زۆریشانە بوو بەڵام گۆڕانکاریەکان بە تایبەتی بۆ زێڕ بەرچاو بوو و ئەبێ بزانین کە لە داهاتووە چی ڕوئەیە بە تایبەتی دانیشتنەکەی ترامپ لەگەڵ پوتین چی بەسەردێ بۆی کە بزانێکین کە ئاراستەی بازاڕەکان چۆن ئەبێ لەسەر ئاستی جیهان. بەڵام وەکوتم دیناریش ئەمڕۆ بەرامبەر بە دۆلار دابەزینێکی تۆمار کردو کە دیسانەوە ئەویش هەندێک هۆکاری هەیە ئەگەر هۆکارەکان نەمێنن ڕەنگە دیسانەوە دینار بەرامبەر بە دۆلار بەرز بێتەوە چەند دابەزینەکەشی زۆر بەرچاو نەبوو. باسێکی تمەنتان بۆ بکەم کە قەبارەکەشی قەباری مامەڵەکەی لە بازاڕەکانی هەرێمی کوردستانیش بەرزە. ڕۆژی 11 ئەم مانگەوە تا ڕۆژی ڕابردوو حکوومەتی ئێران بە هەماهەنگی پەرلەمانی وڵاتەکە بەکۆی دەنگ بڕیاریاندا 4-0 لەسەر دراوی ئێران لابرن. پێشەوەی بچینە لای راپۆرتێکمان کە پەیامنێرمان هێمن کەمال لە بازاڕی سلێمانی دەربارەی کاریگەریەکانی ئەو بڕیارە لە مامەڵەکانی هەرێمە ئامادەی کردووە. ئەمەوێت هەندێک گوردەکاریتان بۆ باس بکەم هەندێک هەڵە تێگەیشتن لەو بارەوە ڕاست بکەمەوە. هەرچەندە هەندێک کەس بەغەڵەت لێکدانەوە بۆ ئەم بڕیاری ئێرانەکەن و ئەڵێن بۆ کەمکردنەوەی هەڵاوسانە بەڵام تەنانەت حکوومەتی ئێرانیش ئەڵێت دوو ئامانجی هەیە کە یەکەمیان ئاسانکاریە بۆ حسابات لەبەرەوەی بەهۆی دابەزینی زۆری تمەن بەرامبەر بە دۆلار کاری حسابات و ژمێریاری زۆر قورس بووە ڕقەمەکان زۆر گەورە بوون. دووەم ئامانجیشیانەوەی کە بتوانن کەمێک لە ئاستی نێودەوڵەتیە بەراورد بە دراوەکانی کە سومعە بۆ تمەن بگێڕنەوە. ئەگەرنا ئەو گۆڕانکاریە ئەگەر بێت و هاوتەریب نەبێ لەگەڵ چاکسازی بنەڕەتی چاکسازی ئابووری بنەڕەتی لە وڵاتە کاریگەری لەسەر ئابووری و هەڵاوسانی ئابووری دروست ناکات. ئەم دراوە نوێیانە کە سفرەکانیان کەمە بێتەوە لە ساڵی 2027 ئەخرێنە بەردەست و ماوەیەک هەردوو جۆرە کۆنەکە و تازەکە حسابی بۆ ئەکرێت بەکارەهێنرێت لە ساڵی 2030ەوە ئیتر ئەو دراوانە کە 4-0 سراوەتەوە ئەبن بە دراوی فەرمی ئێران و تەنها ئەوانە لە مامەڵەکانە بەکارەهێنرێن. تمەن لە بازاڕەکانی هەرێمی کوردستان وەک باسم کرد لە ئاستێکی بەرزا مامەڵی پێواکرێت. مامەڵەکاران بەهێمن کەمالی پەیامنێرمانەڵێن بڕیارەکە هیچ کاریگەریەکی لەسەر بەهای تمەن لە بازاڕات دروست نەکردووە. ئەژڵێن هەتا سزاکانی ئەمریکا لەسەر ئێران بمێنێت بەهای تمەن هەر ئاوا بەم جۆرە بە نزمی ئەمێنێتەوە. بازاڕی ئاڵوگۆڕی دراوە لە سلەیمانی. بڕیارەکەی حکوومەت و پەرلەمانی کۆماری ئیسلامی ئێران بۆ لابردنی 4-0 سەر دراوی نیشتیمانی وڵاتەکەیان هیچ کاریگەریەکی لەسەر بازاڕەکە و بەهای تمەن دروست نەکردووە. بەوتەی شارەزایانی ئابووری ئەو کەسانەی کە مامەڵە بە تمەنەوە دەکەن دەڵێن تا سزاکانی ئەمریکا لەسەر ئێران بەردەوام بێت ئەو هەڵئاوسانە گەورەی ڕوبەڕووی ئەو وڵاتە بۆتەوە وە خۆی دەمێنێتەوە و بەهای دراوەکەشیان بەرز نابێتەوە. ئەگەر بێت و لەو حاڵەتە
هەر جوسێ حیساریش لە سەلاتی ئەو پاری زۆر بەقەوەتە بێ ئێمە ئەواناڵین کە ئێستا ڕقم حسابیان هەیە لە ناو ئێرانیان کارتیانی حسابی ڕقم حسابیان زۆرەیە بەس ئەمەی کە لە دەرەوەی وڵاتە ئەوە شەکرێتە سەر بەڕێز جمهوری ئیسلامی ئێران ئایا بە چه شێوازەی گۆڕێ بە شێوازی میزانەی خۆی گۆڕێ احتیمال لە ڕێکەوتنیەکە بێت لە بینی ئەمریکا و ئێرانە تەخفیفی حساب بکرا لەسەری ئەو کاتە پارەکەی دوو قاتیش بەقەوەتە بێت. محەممەد فەتاح ماوەی چەندین ساڵە لەم بازاڕەدا مامەڵە بە دراوەکانەوە دەکات و دەڵێت بڕیاری لابردنی 4-0 لەسەر دراوی تمەن کاریگەریەکی ئۆتۆ دروست ناکات لەسەر بەرزبوونەوەی بەهای تمەن لە بازاردا. کە باسی ئەوواکەی وەرەقەیەک بریتە لە 9 میلیۆن ئەم میلیۆنە ڕقمێکی زۆرە کاتێک ئێوێ بەهای ئەو سفرانە لا بە ئەوێ ئەو عملانە بێنێتەوە سەر ڕقمێکی جاران چۆن بە 200 300 و 500 لە ناو تەسەڕوفات هەڵسوکۆتی خەڵکە بوو ئیمڕۆ ئێوێ ئەو ڕقەمە بێنێتەوە بۆی کەوا بەهاکەی نزیکاتەوە لە باری جاران بەڵام بەهای هەموو وڵاتێک عملەی هەموو وڵاتێک دراوی هەموو وڵاتێک اعتیماد دەکاتە سەر بڕی بەرهەمێنان و ئینتاجی ئەو وڵاتە. دوای ئەوەی ڕۆژی 11 ئەم مانگە حکومەت و پەرلەمانی ئێران تاوتوی پرۆژە یاسای لابردنی 4-0 لەسەر دراوی نیشتیمانی وڵاتەکەیان کرد پاشان بە کۆی دەنگ پرۆژە یاساکە پەسەند کرا وەک هەوڵێک بۆ کەمکردنەوەی ئەو هەڵئاوسانی کە ماوەی چەندین ساڵە ڕوبەڕووی ئابووری ئەو وڵاتە و دراوەکەی بووەتەوە. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی. با بچینە لای بازاڕی کریپتۆکەرەنسیەکان. دراوی گریمانەی ئیسریۆم دووەم بە بەهاترین دراوە لە دوای بتکۆین. ئیسریۆم بە تەنها دراوێکی گریمانەی نییە بەڵکو سەکۆیەکی تەکنەلۆژیاشە. لە سەرەتای ئەم مانگا یەک ئیسریۆم گەیشتە سەر و 4,000 دلار. جارێکی تر بووەوە بە جێگەی سەرنجی وەبەرهێنەران و شرۆڤەکارانی بازاڕی کریپتۆکەرەنسیەکان. دراوێکی گریمانەیی بەڵام ڕۆڵ و کاریگەری بەرچاوی لە ئەڵگۆڕەداراییەکان و تەکنەلۆژیا هەیە. ئیسریۆم دووەم دراوی بە بەها لەسەر ئاستی جیهانە لە ماوەیەکی کەمدا بۆتە جێگەی سەرنج و باس و خواستی لایەنگرانی کریپتۆکەرەنسیەکان. ئەم دراوە کە لە سەرەتای هەفتەی مانگی ئابەوە نرخەکەی توانی بربەستی 4,000 دلار بشکێنێتەوە پێگەی خۆی لە پلەی دووەم بەبێ ڕکابەرجەگیر کردووە. 3 ساڵ دوای خستنە ڕووی بتکۆین دەستکرا بە دروستکردنی لە هاوینی 2014 بە شێوەی ئەزمموی تاقی کرایەوە. ساڵێک دواتر بە فەرمی خراە ڕوو بۆ بەکارهێنان. هەرزوو 18 میلیۆن دلاری کۆکردەوە کە تا ئێستا هیچ دراوێکی تر نەیتوانیوە ئاستی بشکێنێ. ئیثریۆم لە 2 سەکۆ پێک دێت. ئیثریۆم کلاسیک لەگەڵ ئیثەر کە دووەمیان بۆ مامەڵە بەردەستە. ئیثریۆم لەسەر بنەچەی تەکنەلۆژیایەکی بەهێز دروست کراوە کە تەواوی کەموکورتیەکانی بتکۆین لە بەرچاو گیراوە. جیاوازی سەرەکی لەگەڵ بتکۆینەوەیە خۆی بە جێگرەوەی دراوە باوەکان نازانێت و ساڵانە بڕێکی یەکسان زیاد دەکات. ئەوەی لە سەرەتاوە وای کردووە ئیثریۆم گەشە بکات ئەو کۆبوونەوەیە بوو کە 500 کۆمپانیای جیهانی لە 2016 بڕیاریاندا کە پاڵپشتی پەرەپێدانی سیستەمی تەکنەلۆژیەکەی بکەن. ئەمە بووە دەرفەتێک تا متمانەیەکی بەهێزی بۆ دروست بێت. لایەنی بەهێزی ئەم دراوە ئەوەیە لەسەر بەرنمەیەکی تەواو ناناوەندی کار دەکات. پێویستی بە نێوەندگیر نییە و لە نێوان هەردوولادا دەرفەتی پاشگەزبوونەوە یان جێبەجێ نەکردن نییە. سەرباری ئەم لایەنە باشانە سەرنجام ئیثریۆم دراوێکی ناوجیهانی کریپتۆکەرەنسیەکانە کە قورسا بە زووی بتوانرێت لەسەر ئاستی گشتی قبول بکرێت یان دڵنیایی بدرێتەوەی ڕۆژێک بەکارهێنەرانی شۆک نەکات بە کەوتنی یان گەشتنە لووتکەی. لێرە زۆر بە کورتی باسێکی ئیسریۆمتان بۆ کەم و قەبارەی بازاڕیەکەی دواترە چینە هەڵەبجە لەگەڵ میوانێکی باش تاوتوێ ئەم بابەتەشەکەین و قسەی زیاتری لەسەر ئەەکەین. ئیسریۆم ساڵی 2013 دروستکرا، ساڵی 2014 بە شێوەی ئەزمموی خراە بەردەست و ساڵی 2015 کڕین و فرۆشتنی بە شێوەی فەرمی دەستی پێکردی. نرخی یەک ئیسریۆم جیاوازیەکە بەم شێوەیە ساڵی 2015 تەنها 4 سنت بوو، ساڵی 2021 بۆ 4,891 دلار برز بووە، ساڵی 2025 بۆ 4,300 دلار ینی دابەزی بەراورد بە ساڵی 2021. ئەمە نرخەکان بە تێکڕاین بە درێژایی ساڵەکە. ئیسریۆمیش وەک هەموو کریپتۆکەرەنسیەکانی تر بەرزی و نزمی زۆری تۆمار کردو، بەڵام بە تێکڕای نرخەکان یا بەم شێوەیە لە ساڵەکانە کە بۆم باسکردن. سەبارەت بە بەهای بازاڕیەکەی، بەهای بازاڕی ئیسریۆم ئەم ساڵ بە تێکڕایی 500 میلیارد دلارە، ئەمڕۆ سەر و 500 میلیارد دلاریشە و مامەڵەکەی لە 24 سەعاتە سەر و 40 میلیارد دلارە. بە سەیرێکی بڵین
ئەم چارتەش بکەین بزانێکین گۆڕانکاریەکانی بە شێوەیەک بووە دیارە وەکو پێم وتن لە ماوەی ساڵەکانە ئیستریۆم بەردەوام بەرزی و نزمی تۆمار کردووە بەڵام ئەگەر بمانەوێ لە ساڵی 2016ەوە ئالێرەوە سەیرێکی بکەین و بمانەوێت بە چارتەکەیە هەتاوەکو ئەم ساڵ بڕۆین ئەبینین کە ئیستریۆم بە تێکڕایی لە ماوەی ساڵەکانە بەردەوام لە بەرزبوونەوەیە بووە و هەندێک لە ئابووری ناسان و پسپۆڕان ئەڵێن ئیستریۆم داهاتووی بازاڕی کریپتۆکەرەنسیەکانە. ئەمە گەر هەڵە نەبم کۆتا زانیاریمان بوو یا زانیاری تریشمان هەیە بەڵێ ئەمە کۆتا زانیاریمان بوو لەمبارەیەوە چینە هەڵەبجا ئارام قادرمان لەگەڵا شارەزای بازاڕی کریپتۆ سڵاو لێ بێکاک ئارام پێمان بڵێ ئیستریۆم کە لە دوای بتکۆین لە ڕێی بەهای بازاڕیەوە دووەم گەورەترین کریپتۆکەرەنسیە گرنگترین هۆکارەکانی ئەم گرنگیەی ئیستریۆم چییە؟ چی ئەم هێزەی داوە بە ئیستریۆم؟ ئەم کاتتان باش ئەم کاتەی بەڕێستان و بینەران و بیستەرانیش باش هەڵبەتە دراوی دیجیتاڵی بەخۆی گشتی لەم ساڵانەی دوایدا ڕەغبەتێک و خواستێکی زۆر زۆری لەسەرا کە خەڵک بە جۆرێک لە جۆرەکان بڵین بەڕۆڕووی ئەم دراوە دیجیتاڵیە دەڕوات و هەنگاوی بۆ دەنێت یاخود تێکڕێت یان وەبەرهێنانی پێوە دەکات هەنێک هەڵی دەگرێت بۆ ماوای دوور مەودایان بۆ نمونە ئەمڕۆ دەیکڕێ پاش 10 ساڵی تر 5 ساڵی تر وەکو چۆن کاتی خۆی ئاڵتون نزی و ئەمانە مامەڵی پێوە دەکڕا و دوای چەند ساڵ دەفرۆشرایەوانێ زۆر لە وەبەرهێنەرانیش بەم جۆرە مامەڵی لەگەڵاکەن وە کرێن و فرۆشتنی پیرۆکەن هەیە بە ڕۆژانە هەیە بە سەعات کرێن و فرۆشتنی پیرۆکە ترێکی پیرۆکە ئەمە بە کۆی گشتی هەموو دراوات ساڵیەکان یان ڕێککەرەنسیەکان بەم جۆرەیە کە ئێمە زانی تۆپی کریپتۆکەرەنسیەکان بیتکۆینە و دوای ئەو ئیتریۆم دێت و دوای ئەو XRP دێت کە ئەمە سێ بەناوبانگترین یاخود سێ گەورەترین دراوی دیجیتاڵین لە بازاڕدا کە دەستی یان بڵین کەپیتاڵ مارکێت یان بڵین بەهای بازاڕیان لە هەموو دراوەکانی دیکە بەرزتر ینی مەرج نییە نرخیان بەرزتر بێ بۆ دراوی دیکەمان هەیە لەسەر $4,000 لەسەر $5,000 بەڵام بەهای بازاڕیەکەی لە ئیتریۆم بەرزتر نییە و ئەمانە وەکو ئەڵێن دامەزرێنەرانی بنکەیەکی هەر ئەوە نییە بڵێن دراوی دیجیتاڵیانە بێت بنکەیەکی پڕ لە زانیاری و لە ڕێگەی بۆ نمونە لە ڕێگەی ئیتریۆمەوە چۆن ستۆلانە بە هەمان شێوە چۆن پۆلیک بە هەمان شێوە چۆن ترۆن ئەمانە لە سیستەمەکەی ئەتوانیت ڕێگەت پێدا دراوی میمکۆینی تر دروست بکەیتەوە بۆ نمونە من لەسەر بلۆکچینی ئیتریۆم ئەتوانم دراوی دیکە دراوی تایبەت بە خۆم بە کۆمپانیاکەم دروست بکەمەوە ئەمە واکات کە خواست لەسەر ئەم دراوە زیاد بێت ینی بەردەوام خواستی لەسەر بێت وە کڕیاری زۆری ئەبێت لەبەرەوە وە گوتمان بازاڕ و خەڵک بە جۆرێک لە جۆرەکان بۆ ئەم دراوە بەرەو دراوی دیجیتاڵی دەڕۆن و کۆمپانیاکان بەرەو دراوی دیجیتاڵی دەڕۆن و ئەیانەوە بەدەست بێنن و دراوی دیجیتاڵی تایبەتی خۆیان بەڵێ کاک ئارام تێچوەکانی مامەڵەکردن لە تۆڕی ئیستریۆم کە گەسفی پێ ئەوترێت بەرزە ئەسڵانەوە وەکو ئاستەنگێک بۆ ئەو تۆڕە و بۆ دراوەکەش ناوی لێ برێت ئێوە پێتان وایە ئەم ئەمولەیە بۆ مامەڵەکردن بە ئیستریۆمەوە ئەسڵەن بەڕای ئێوەوە ئاستەنگ بێت لەسەر ڕێگەی گەشەکردنی دراوەکە و ئەگەر ئاستەنگە ڕێکار هەیە بۆ ئەوەی کە کەم بکرێتەوە ئەو تێچوانە؟ طبعا ڕێگاکەی ئەوەیە بێ ئەپدەیتی بێرشنەکانی بکە کە تۆزێک قورسە چکە لە سەرەتا بنچینەی دروستکردنی ئەوانەیە گاز کۆستەکانی زۆر بوو ئەوە ئەمە یەکێکە لەو کێشە گەورانەی کە ئیتریۆم خۆی کە هەیەی و دامەزرێنەری ئیتریۆم خۆی یعنی دادنێت بەوەیە کە یەکێک لە کێشە هەر گەورەکانی ئیتریۆم ئەوەیە کە گازفی زۆرە و دراوی دیکەش تەمان هەیە کە گازفیەکەی زۆرە یەکێک طبعا ئەمە بۆ بابەتی دیکە بەکاردێنرێت بۆیە نرخەکەی بەرز دەبێتەوە بەڵام XRP بڵین ترانسفێر کۆستی زۆر کەمە و خێراییەکەیشی زۆر لە ئیتریۆم خێراترە
بەڵام کێشەی XRP ئەوەیە تۆتال سەپلای زۆرە بەڵام XRP-ەکە بڵێن ئیتریۆمەکە سەپلای کەمترێکە ئەمە یعنی لە هەر یەکێک لە دراوەکاندا دەبینی کێشەیەک کە دامەزرێنەرەکانی تەبەن هەوڵ دەدەن لەوەی کە کێشەیەک چارەسەر بکرێەوە کێشەیەکی دیکە بڵێن بەیان بڵێن دراوێکی تازە دروست دەبێت کە کێشەی ئەوەی کە کریپتۆی پێشترەیەتی ئەو کێشەی نەبێت بەڵام ئەمە ئەزانین یعنی دۆزینەوەی ئاڵتۆر وەکو بەکارهێنانی بڵێن کانزایەک قیمەتەکەی کە بەردەوام لە بەرزبوونایە دوای ئەو کەم زیو هەیە یعنی قیمەتی زی و بەهای زی و چنێک نرخەکەی بەرز بێتەوە ناگاتەوە یان بڵێن ئاڵتۆن چنێک لە بازاردا کەم بێت و یعنی بەرەو کەمبوونەوە بڕوات بەکارهێنان بۆ زی و جێگەی ئاڵتونەکە ناگرێت بۆیە ئیتریۆمیش یان ئەو دراوانەی دیکە کە دەرەچن ئەگەر ئەم کێشانش چارەسەر بگرێت جێگەی ئیتریۆم ناگرێتەوە جێگەی یعنی ئەو بلۆکچێن و ئەو سیستەمەی کە ئیتریۆمەیەتی دراوەکانی دیکە بڵێن ناتوانن ئەم جێگەیە بگرنەوە بیرمان نەچێت بۆ کوڕەکەی دۆڵاند ترامپ زۆر بە توندی پشتگیری لە ئیتریۆمەکە کاتێک کە بڵێن بۆڕۆن ئەکا بازاردا بیان بڵێن دابەزین ئەکات ئەو یەکسەر کۆمنتێکە نووسێت بڵێن لە تویتەراڵێ دەستکەن بەکڕینی لە کاتی دابەزینیدا ینی طبعا هەموو ئەم پشتیانەوە کات کە بەرز ببێتەوە یەکێکی دیکە لەو هۆکارانە ئەوەیە کە ئەمڕۆ بڵێن تەزەخم معدلی تەزەخم لە ئەمریکا لە کەمتر لە ڕێژەی تەواقع دانراپن بڵێ پێشبینی دەکات کە ڕێژەی هەڵئاوسان 2.8 بێت پێشبینی دەکرا بەڵام دەرکەوت کە 2.7 لەم مانگەیە لە هەر مانگێکە پێشبینی هەڵئاوسان کەمتر بێت یان بڵێن هەڵئاوسان کەمتر بێت قیمەتەکەی لە نرخی پێشبینی کرا و بازاری وەجوڵادا بە بازاری کریپتۆوە نرخی دۆلاردا ئابەزەوە بە هەمان شێوە کاریگەری لەسەر ئاڵتون دروست دەکات باشە کاک ئارام جەنابەت بەراوردێکت کرد لە نێوان زێڕ و زی و منەمەوێ بەراوردێک بکەین لە نێوان بتکۆین و ئیسریۆم ئەگەر کەسێک وە بەرهێنەرێک توانای کڕینی هەردوو کریپتۆکەی هەبێت چ بتکۆین و چ ئیسریۆم ڕاستە بتکۆین بەرزبوونەوەکەی زۆر زیاترە بەراورد بە ئیسریۆم بەڵام لە هەمان کاتا ئەگەر زەرەریش بکەی خراپ زەرەرەکەی لە کاتێکا بەرزبوونەوەکانی ئیسریۆم ڕەنگە نەرمتر بێ بەڵام دڵنیایی لەوانەیە زیاتر بێ من ئەمە ئەەکەم بە پرسیار بۆ جەنابەت کەسێک توانایی وە بەرهێنانی هەبێت لە هەردوو کریپتۆکەرەنسیەکەیە دڵنیایی کامیان زیاترە ئێوە پێتان وایە لە کامیانە لە بتکۆین یان لە ئیسریۆماوە بەرهێنان بکات نەک قازانجی زیاتر دڵنیایی زیاتری ئەبێت لە وە بەرهێنانەکەیە وڵات دەست خۆش بێ بۆ ئەم پرسیارە لە جێگەی خۆیان بوو پرسیارێکی زۆر بردو دەکرێت طبعاً ئەوەی کە من وەکو پێشنیاز هەر کەسێک کە پرسیاری لێکرد بێت پێشنیازی من هەمیشە ئەوە بووە کە واڵێتەکەی طبعاً ئێمە ئەو جدانەی کە کریپتۆی تێهەڵەگیرە پێ و تێ واڵێتەکەی مەڵتی کۆینی تیاابێت ینی یەکەم پێشنی یعنی بڵین ئامۆژگاری ئەوەیە کە پارەی خۆت یعنی ئەوەی کە پێوترێ بۆ منە من سارەیەکم هەیە سارەکەم بفرۆشم کاروێکم هەیە کارەکەم بفرۆشم ئەرزێکم هەیە ئەرزەکە بفرۆشم هەرگیز ئامۆژگاری ئەوە ناکەم کە کاڵایەک فرۆشی بۆ کریپتۆ چکە بۆی هەیە لە ماوەی مانگێکا ببی بە ملیۆنەر و بۆی هەیە لە ماوەی مانگێکا ببی پلاس و ئامۆژگاری دووەم ئەوەیە کە ماڵتی کۆین بێت ئاین بۆ نمونە من ملیۆنێک دینارم پێەیە زیادەیە لە برەوەی لە ماڵەوە دای بنیم بۆ ئەوەی ئەیخەمە ئەم دراوە دوای 5 ساڵی تر دوای 6 ساڵی تر چۆنەڵێ بەری ڕەنجەکەی بخۆ 500,000 بەبە بتکۆین 250,000 بەبە ئیتریۆم 150,000 بەبە XRP 75,000 بەبە ئێژبار 75,000 تری بەبە XLM ینی ئەمە پێوترێ ماڵتی کۆین و ئەم ماڵتی کۆینانش هەمیشە ئەو کۆینانە بێت کە ئەمریکا پاڵپشتیەکە کە ئەمریکا پشتگیریەکات کە
ئەومان لێ هات دەچێت ئەمریکا خەریکی داڕشتنی بناخەی دراوی دیجیتالیە وەکە ئەمریکا ئەم بناخەی تەواو کرد هەتا نەگاتە سەقف ئەلان تەمان وردە شت ئەلانەکان بەڵام کە گەیشتە سەقف وەک وەڵێ دەست لە بنی هەمانە دەرەچێت وە پریان ناکەویت بۆ وڵاتانی تر پریان ناکەوێت طبعا هەموو وڵاتێک لە پشتەوە ئیشی خۆیەکە بە تایبەتی سڵین یعنی ئەگەر دقت بدەیت سێیەمین وڵاتە لە یەدەکی بیتکۆینە ئەمریکا یەکەمین وڵاتە لە یەدەکی بیتکۆینە کەواتە کە وڵاتێک خۆی یەدەکی هەبێت کەواتە مە ئاماژەیە بەوەی کە چۆن ئاڵتۆنی هەیە وەکو یەدەک بەکاری هێناوە دراوە دیجیتاڵیەکانیش وەکو یەدەک بەکاردێنێت کاک ئارام ئەمەوێ باسێکی ڕۆڵی یاساکان بکەین لە ڕێکخستنەوەی کریپتۆکەرەنسیەکان ئەبینین لە هەندێک وڵات بە یاسا ڕێک ئەخرێتەوە و بەرهێنانی گەورەی تیاکرێ لە هەندێک شوێنیش قەدەغە ئەکرێ یا سنووری بۆ داەندرێ بۆ نمونا بینین کە لای خۆمان سنووری بۆ دائەندرێت و بڕیاری هاوشێوە ئێوە پێتان وایە کە ئەم پارادۆکسە ئەم جیاوازیە بۆچی ئەگەڕێتەوە و پێتان وایە کە داهاتووی جیهان لەگەڵ کریپتۆکەرەنسیەکان حاشا هەڵنەگرە و ئللا ئەبێ بە یاسا ڕێک بخرێتەوە نەوەکو دوورە پەرێز بین لێ یان بە پێچەوانە بیرەکەنەوە طبعا بیرکردنەوەکە جیاوازە طبعا ئەمریکا بۆ هەنگاوانێت بۆ ئەوەی کە بڕیار و بە یاسایی بکات و هەر لە ئیستەوە ئەعلانەکات کە قازانج ئەو پرۆسەی کە دەست دەکەوێت لە ڕێگەی بەرزبوونەوەی نرخی دراوە دیجیتاڵیەکان تاکسی نییە طبعا ئامانجی دروستبوونی دراوە دیجیتاڵیەکان ئەوەیە کە دیسنترالایزە واتە دراوە دیجیتاڵیەکان من چەندێک پارەم هەبێت چەندێک دراوی دیجیتاڵیم هەبێت جەنابەت نازان حکوومەت نازانێت من چەندێک خاوەنی چەندێکم و چەندێک قازانجم کردووە و داهاتم چەندێکە طبعا ئێمە ئەزانین لە عێراق و ئەندێک وڵات لە شەرقی ئەوسەتا بە تاکس ناژی ئەو وڵاتانەی کە بە تاکسەشی ناچارن کە بیکەن بە قانونی بۆ ئەوەی من واڵێتی خۆم ئاشکرا بکەم و ئەو داهاتێکی خۆمەمە لە واڵێتەکەمە ئاشکرایکەم بیدەم بە حکوومەت و زانیاریەکانم لەلای حکوومەتە بێت بۆ ئەوەی لە داهاتوە حکوومەت سوودمەند بێت لەو تاکسا بۆ نمونە من ئەمڕۆ خاوەنی 2 بیتکۆین نرخەکەی 100,000 200,000 خاوەنی 200,000 بەیانی بیتکۆینێکە بێ بە ملیۆنێک دۆلار خاوەنی 2 ملیۆن دۆلارە باشە حکوومەت لەم 2 ملیۆن دۆلارەی من ئەگەر تاکس وەربگرێت قازانجێتی یا زەرەرێت بێگومان قازانجێتی کاک ئارام ئەمە پرسیاری ئەوە بکەم وەکو دوایین پرسیار ئەگەر زۆر بە کورتی جوابمان بیتەوە پێتان وایە ئیسریۆم ئەو توانستەی تایە کە لە داهاتووە ببێ بە تۆڕێکی دارایی لە جیهانە و ببێتە جێگرەوەی بانکە کلاسیکەکان ئەوەی کە ئێستا هەیە ئیتریۆم نەخێر ئیتریۆم لەبەرەوەی ئەو بلۆکچینەی کەوا دروست کراوە بۆ شێوازە دروست نەکراوە کە هاوکات بێت بۆ ئەوەی کە پێوترین دیجیتال بانک بەرامبەر ئەو XRP XLM ئێژبار ئەمانە ئاوا ئەمانە دروست کراون بۆ سیستەمی بانکی بە تایبەتی XRP کە ئیستا لە بناغی دروستکردنی دیجیتال بانکیدایە و بەڕەسمی داوای تەقدیم کردووە بۆ ئەمریکا لە ئەمریکا کە بڵین بەڕەسمی مۆڵەتی بانکی دیجیتالی پێ بدرێت بۆ XRP و XLM لەبەرەوەی ئەمان سیستەمەکانیان لە ترانسفێرە زۆر خێرایە یعنی من بۆ نمونە ئەگەر بمەوێت ملیۆنە دۆلار لە واڵێتی خۆمەوە بڵێن بڕی XRP بڵێن بە پارەی ملیۆنێک دۆلار بگوازمەوە لە عێراقەوە بۆ ئەمریکا ڕەنگە زۆر $100 کۆستەکەی بێت پێشوەکەی بێت بەڵام لە کلاسیکەکانە لە لایەنە کلاسیکەکەیە ڕەنگە بەلایەنی کەمەوە $1,000 ئەمە ئەم بڕە زۆرە بۆ ئەگەر بازرگانێک پارەیەکی زۆرە و جگەلەوەی گواستنەوەکەی مەترسیدارە و خێراییەکەیشی لە XRP-یەکەیە لە ماوەی 1 دقەیە پارەکە ئەگا بەڵام
لەلایەنەکەی دیکە کاتێکی زۆری سپاس ئارام قادر شارەزای بازاڕی کریپتۆ کە لە هەڵەبجەوە لەگەڵمان ئامادە بوون. سپاس بۆ زانیاریەکانتان. بەم شێوەیە بە یارمەتی هاوکارانم لە کامێرا و لە کۆنتترۆڵیش هەواڵابوووریەکانم پێشکەشکردن. سپاس کابی نەرمان بوو.